بازرگانە هەلپەرستەکان ئەم جارە پەلاماری بەرهەمە پەلەوەریەکان دەدەن. سەریێ بچووچێ خۆکەمە سەریێ بچووچێ خۆکەمە سەری بچووچێ خۆکەمە ئەو پروپاگەندی چیان کرده بە قەستە و چیشی لە بۆ نییە ئەو مریشچەکانە دێپەخۆ خۆم دێنجی دەمەویش. لە پیلانێکی نوێتە کۆمەڵەیەک بازرگانی هەلپەرست کە هیچ گرنگیەک بە نیشتمان و هەوڵی چەندین ساڵی هاوڵاتیان نادەن، ڕووپاگەندەیان دژی بەرهەمە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان بڵاو کردوێتەوە و لە پێناو قازانجی خۆیان و بەبێ هیچ بەڵگەیە گوتوویانە بەرهەمە پەلەوەریەکانی هەرێم و بەتایبەت مریشکی دەواجینەکان ژەهر و دەرمانی زیانبەخشی تێدایە و خەڵک تووشی شێرپەنجە و نەخۆشیە جۆرە و جۆرەکان دەکات. باشترا مریشکی بەستووی وڵاتانی دیکە بەکاربهێنین و لەم نەخۆشیانە دوور بین. ئەم پڕۆپاگاندانە تەنیا بەشی 24 کاتژمێری کردو ئاشکرا بوو کە ئەوانە کۆمەڵێک بازرگانی هەلپەرست بوونە و بۆ ئەوەی قازانجی زیاتر لە هاوردەی مریشکی بەستوو بکەن لە هەندێک ڕێگەی دیارەوە دژی بەرهەمە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان درۆ و ناڕاستیان بڵاو کردوێتەوە. دوێنێ شەوی خواردیتم پێرە شەوی خواردیتم بەس پێرە شەوی خواردیتم ئەو شۆش دەخۆم ئەو شەویش دەخۆی ئەو شۆش دەخۆم هەڵە ڕقی ئەو دەنگوانەیان بۆ خوددای لە ڕقی ئەو دەنگویانە زیاتر خواردی ئەو شوکە ئەو شەوی ڕۆی وەڵڵا مەغریبەکەی خواردم سەعات 11 خوێنێ شەوێ خواردم سەعات 2 خواردمەوە پاشی بش خواردم. ئەم هەوڵانە لە کاتێکدایە کە بێجگە لە کابینەی نوێیەم هەزاران هاوڵاتی بە چەندین ساڵ لە هەوڵی گەشەدان بە بەرهەمی ناوخۆیی هەرێم بوون تاوەکو بتوانن وەکو ئەم ڕۆژانە لە ڕووی خۆبژێویەوە بەتوانە بن و جالەوەش هەرێمی کوردستان بگەێنەوە ئاستەی کە بتوانێت لە سەتاسی بەرهەمی پەلەوەری عراقیش دابین بکات. کاکە ئەو ڕووداوە سەر تاپای دوورە لە ڕاستی پەیوەندی خەڵک پەیوەندی ما پێوە دەکەن دەرێ کاکە ئەمە مریشکی بخۆی یان نەخۆی کاکە بخۆن و ناخۆم بخۆم دەخۆم بەبێت ترس و بەبێت دڵە ڕاوچیە ئێمە ئەو مریشکەی ئێوە دەیخۆن ئێمەش بە خۆمان دەیخۆین دەخواردی مار و منداڵی خۆمان دەدەین. لەو کاتەدا بابەتە دیفاع لە چەند کۆمپانیایەک هەوڵیاندا بەرهەمی ناوە خۆ لە ناو بن بۆ بەرهەمی بیانی. جالەوەش هەوڵدراوە ئەم بەرهەمانە کە بە باشترین کوالیتیەوە ئامادەکراون ئەناردەی وڵاتانی ناوچەکە و لەوانەش ئیمارات بکرێن. ئەن بۆمانێت کە یەن بە هاوڵاتیان خۆمان چۆن نەیخۆین ئاوەش تەسلیمی هاوڵاتیانەکەین. ئەو مریشکەش نەخراوەتە ناو بازاڕەوە ئەو مریشکە هەر لە قاعەکە دەست بەسەر گیراوە و نەهاتە ناو بازاڕەوە. ئەوەی ڕوون و ئاشکرایە بازرگان و کەسانی هەلپەرست ناتوانن بە بیانووی جۆرە و جۆر فێڵن لە خەڵک بکەن و گیرفانی خۆیان بە درۆ و بانگەشەی ناڕاستپەڕ بکەن. لە ڕاستیدا هەوڵی بێوچان و ماندووبوونی دڵسۆزانی هەرێمی کوردستان گەشە بە بەرهەمە ناوخۆیەکان دەدات و دەستی ڕەشی بازرگانانی هەلپەرست تا دێت کورت و کورتتر دەبێتەوە.